پشکی هەرێم لە یاسای بودجە جێگیرکرا و ستاندەر دوو خاڵ کە پێویستە بۆ کۆتایی هێنان بە کێشەی دارایی لەگەڵ بەغدا ئاشکرا دەکات. بۆ داواکردنی موچەبەڕە چاوکردنی پلە بەرزکردنەوەی فەرمانبەران ستاندەر هەنگاوێکی وەزارەتی دارایی ئاشکرا دەکات. حکوومەتی هەرێم هەنگاوەکانی چڕ کردوتەوە بۆ چوونە ناو پرۆژە ستراتیژیەکەی بەغدا. سڵاوتان لێبێت لە ستاندەرەوە گرنگترین هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. یاسای بودجەی عێراق گەیشتە پەرلەمانی عێراق و ئاراستەی لیژنەی دارایی کرا. بە گوێرەی بڕگەکانی یاساکە پشکەکانی هەرێمی کوردستان جارێکی تر بە 12.67% جێگیر کراوە. بەڵام ئەوەی چاودێران پێیان وایە لە بەرژەوەندی کوردستانە ئەمساڵ پشکی هەرێمی کوردستان لە خەرجی فعلی جیا کراوەتەوە، ئەو کاتیش موچە لە دەرەوەی ئەو 12.67% جێگیر کراوە. با گوێرەی بەدواداچوونەکانی ستاندەر بۆ ئەوەی کە ئەمساڵ بودجەی هەرێمی کوردستان بەبێ کێشە لە بەغداوە بێت، پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان دوو خاڵ جێبەجێ بکات. یەکەم، پابەند بێت بە پرۆسەی تەوتین لە ڕێگەی بانکە فیدراڵیەکان، نەک پرۆژەی هەژماری بن کە بانکی ئەهلیە لە ناوخۆی هەرێمی کوردستان. دووەم، ڕادەستکردنی داهاتە نەوتیەکان بە گوێرەی بەدواداچوونەکانی ستاندەر. ئەگەر ئەم دوو خاڵە وەک خۆی جێبەجێ بکرێت، ئەمساڵ کێشەیەک لە هەرێمی کوردستان بە ناوی کێشەی دواکەوتنی موچە و بەشە بودجەی هەرێم نامێنێت. بەپێی بەدواداچوونی ستاندەر وەزارەتی دارایی هەرێم دوو لیستی فەرمانبەرانیان بۆ موچەی مانگی 5 ئامادە کردووە کە یەکێکیان بە پلە بەرزکردنەوەیە، ئەوەی دیکەیان بەبێ پلە بەرزکردنەوە. بەپێی زانیاریەکان ئێستا لیستەکان لە وەزارەتی دارایی هەرێمن بۆ وردبینی و دواتر ڕەوانەی بەغدا دەکرێت. بەهۆی بڕیارێکی حکوومەتی هەرێم ماوەی 10 ساڵە پلە بەرزکردنەوەی فەرمانبەران وەستێنراوە و بەمەش زیانێکی زۆر بەر موچەخۆران کەوتووە. بەپێی بڕیاری دادگای فیدراڵیش پێویستە فەرمانبەرانی هەرێم هاوشێوەی بەشەکانی دیکەی عێراق موچە وەربگرن. ئەو هەنگاوەی ناردنی لیستی مانگی 5 بۆ بەغدا لە کاتێکدایە تاوەکو ئێستا وەزارەتی دارایی عێراق موچەی مانگی 4 هێزانیەکانی هەرێمی کوردستانی نەناردووە و هیچ وادەیەکیش بە فەرمی بۆ ناردنی دیاری نەکراوە. حکوومەتی هەرێم لە ڕێگەی وەزارەتی گواستنەوە هەوڵ دەدات بچێتە ناو پرۆژەی ڕێگەشە پێدان کە پرۆژەیەکی استراتیژی عێراقا بۆ گواستنەوەی بازرگانی لەگەڵ تورکیا. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم لەبارەی ڕێگەی گەشە پێدان ڕایگەیاند هیوادارین لە پرۆژەکەدا بەرژەوەندی هەموو پێکاتەکانی عێراق لە بەرچاو بجێرێت و عێراق تەنها هێڵی پەیوەندیکردنی کەندا و بە ئەوروپا نەبێت. پێمان باشە ڕێگاکە لە زاخۆ بۆ مووسڵ و هەولێر واتر کەرکووک و ئینجا بۆ بەغدا بڕوە. ئەو پێشنیاسەمان پێشکەش بە بەغدا کردووە و ئەگەر بەو شێوەیە نەبێت لانێکی هەڵەیە. جێی باسا تێچووی پرۆژەکە 17 ملیارد دۆلارە. بەپێی دیزاینی ئێستا ڕێگاکە لە بەندەری فاوی باشووری عێراق دەست پێ دەکات، پاشان لە باشووری ڕۆژهەڵاتی پارێزگای شرناخەوە دەچێتە ناو خاکی تورکیا و لە بەندەری مێرسینی دەریای ناوەڕاستەوە دەگاتە ئەوروپا. ستاندەر نیزمان پێشکەشکردن شاد و کامەران بوو.